بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە دیداریەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەزیزان و خۆشەویستان، لە ماوەکانی ڕابردوو ڕۆژانی ڕابردووی ئەم بەرنامەیە و ئەو تەوەرانەی کە باس کراون لە ئەڵقەکانی ئەم بەرنامەیە، قسەمان لەسەر زۆر بابەتی هەمەجۆر و گرنگ و پەیوەست بە ژیان و گوزەرانی خەڵک کردووە. ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە باری موچە و باری سیاسی و خۆپیشاندەران و لیژنەکانی هاتوچۆکردن بۆ بەغدا و هەروەها کەمی ئاو و کارەبا و مۆلیدە و قیرتاوی شەقامەکان و قۆرەخکردنی هەندێک سێکتەر لە هەرێمی کوردستان، تەواوی ئەم بابەتانە باسییان لێوە کراوە. ئێمە نازانین ئەگەر بابەتێک هەبێت لە لای ئێوە گرنگ بێ، پێمان خۆشە بەشدار بن لەگەڵمان، واتە لە حاڵەتی دابەزاندنی تەوەری ڕۆژانەی بەرنامە تکامان وایە هەر بە ڕێزێک لە کۆمنتە ئەتوانێت پێشنیارێک بکا، بڵێ پێم باشە بۆ نمونە ئەڵقەی ئایندە باز لە فڵانتەوەر بکرێ، بە ڕێزێک بۆ نمونە لە گەڕەکێک لە شوێنێک سەغڵەتە بە حاڵەتێک لە حاڵەتەکان کە لە ژیانیان ڕوئەدا یاخود لە گەڕەک و شار و وڵاتەکەی ڕۆدا، ئەتوانێت ئەگەدارمان کە ئێمە بتوانین قسەی زیاتری لەبارەوە بکەین. ئەمە خاڵێک. خاڵی دووەم، تا کۆمنتەکان جوان و ڕێکوپێک بن و ڕووی خوێندنەوە و مەجلیسی هەبێ، ئێمە توانین بخەینە خزمەتیەوەی ئەزیز و خۆشەویست. ئەمما ئەگەر تەشیر و جنێ و قسەی ناشرین و سوکایەتیکردن بێ بە یەکتر و شکاندنی شکۆی وڵات و تەنانەت سەرکردەکانیش بێ، نەخێر لێرەوە ئێمە داوای لێبوردنەکەین، ناتوانین هیچ کۆمنتێک لەو جۆرە بخەینە ڕوو. هەندێک لەو بەڕێزانە پێیان وایە ئەگەر کۆمنتێکی نەشیا و ناشرین دش بە حیزبێکی دیاریکراو لە هەرێمی کوردستان بنووسن، پاڵەوانێتیە. ڕەنگە ئەو کۆمنتیەی کە بەڕێزت ئەینووسی ببێتە مای نیگەرانی بۆ هاوشێوەکەت، بۆ هاوڕێکت، بۆ دراوسەیەکت، بۆ خزمێکت. بۆیە پێویست ناکە هەندێک گوشە لە ئاستی هەندێک کەس بەکاربێنی، چونکە تۆ خۆت ئەهێنیتە ئاستی ئەو کەسەی کە تۆ سوکایەتی پێەکەی. بۆیە خۆشحاڵم دووبارە لە حاڵەتی پەیوەندیکردنتان، تکایە لە سنووری تەوەر مەچنە دەرەوە، هەرچەنە ئەمڕۆ تەوەری بەرنامە کراوەیە، بە ئارەزووی خۆتان نەتوانن قسە لەسەر بابەتگەلێک بکەن کە پەیوەندی بە ژیانی خۆتانەوە هەیە، بەڵام تکا ئەەکەم لە سنووری بەرنامە و ئەو هێڵانەی کە دانراوە لەم بەرنامەیە مەچنە دەرەوە. سوپاسی هاوکارانم ئەەکەم کە بە درێژایی کاتی بەرنامەکە لە خزمەتیەوەی ئەزیز و خۆشەویستە بین. سوپاسی ئێوەش دەکەم کە تا کۆتایی بەرنامە بە دیاریەوە دائەنیشن. باوکی محەممەد وەرەگرم لە ڕانیەوە. ئەو کاتت باش کاکە مەحموود. هەموو کاتت باش باوکی محەممەد، خوا سەلامەتت کا. زۆر سوپاس. هەموو لایەک زۆر سوپاس. براکەم مادام تەوەری ئەو ڕۆژەدا بکراوەیە، من حەز دەکەم قسە لەسەر دادپەروەری بکەم، واتە عەدالەت. فەرموو. کاکە مەحموود جان، خوای گەورە کە گۆی زەوی دروست کردیە، یەک لە بوونەوەرەکانی گۆی زەوی ئینسانە. ڕێگەی لۆ ئینسان ڕوون کردی، یعنی ڕێگەی یعنی ئینسانی مخەیر کردیە، ڕێگەی پێداوە ئایا باش دەبی، خراپ دەبی، کافر دەبی، موسڵمان دەبی، بە ئارەزووی خۆت. بەڵام جوانترین ئینسانەکانی سەر ئەرز لای خۆی پەروەردگار ئەوەیە کە دادپەروەرە. تصور کە ئەمن زۆر جار ملاحەزاتی هەندێک پەیوەندی و هەندێک سیمینار و بابەتی سۆشیال میدیا دەکەم، خەڵکە دەرێ لۆیە باران ناباری لەبەرەوەی خەڵک دوول لە ڕووی بیسەران و بینەران، ڕووی لە بێدینی، ڕووی لە بێخوایی، ڕووی لە فەسادی، ڕووی لە ئیش و کاری وا کردێتە خوای گەورە زۆری پێ ناخۆشە. کاکە مەحموود، من زۆر دەگەڕێم بە وڵاتانی دنیادا، سەفەران زۆر دەکەم، باوەڕ بکە کەم کەسێ بەقەدەر میلەتی کورد مسلمان و ڕوو لە خوادی، ئەوجا بە زانایەتیە یا بە نەزانێتیە. بەڵام
ئەوەی کە لە وڵاتانی دەرەوە هەیە لەلایەنی حڕیەتی تاک و حڕیەتی ئافرەت و با بڵێن جیل و بەرجی بە ئارەز و خۆ لەبەرکردن لە دەرەوە لە ئەوروپا لە وڵاتان زۆر 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 یعنی ڕووتر و ئازادیکرا بەڵام حکومڕانی لە وڵاتانی دەرەوە دادپەروەریان تێدا هەیە باوەڕ بکە کەسێک مسلمان بی کەسە غەیری مسلمان بی دەستە مزگە و دەستە هەر شوێنێکی تر ئازادی لۆ فەرەهم کرایە بەڵام لە وڵاتی ئێمە کەسێک ئەگەر بە باڵای دەسەڵات نەدووریتن بۆی نییە هەموو قسەیەک بکاتن بۆی نییە هەموو شتێک بڵێتن ئەوەی کە خوای پەروەردگار زۆر لێ تووڕەیە لە ئینسانەکان لەسەر ئەرز بیکەن ئەوەیە نائەدالەتیە لەبەروی نائەدالەتی وا دەکات ئینسان تووشی زوڵم بکاتن بۆیە من دەمەوێ ئامۆژگاریەکی دەسەڵات بکەم بگەڕێەوە بۆ عەدالەت بگەڕێەوە بۆ دادپەروەری دەنا شەقی خوای پەروەردگار هیچ زاڵمەشی لەسەر دنیادا نەپاراست و هەتا ئێوە بپارێزیتن لە فیرعەون پێدا وەرە هەتا حوسنی موبارەک و سەدام حوسێن ئەوانە هەمووی بەخۆی زوڵمەوە لە ناوچوون کاتێک یەک شتی زۆر باشیان باسێ بڵێم خوای پەروەردگار قەت ئینتیقام لە زاڵمێک ناکە ئەگەر زوڵمەکەی نەگاتە وەک پەڵی هەوری ڕەش نەگاتە ئاسمان و بینی ئەرز و ئاسمان نەگریتن زوڵم لە ئەستوری دەپسێ هەموو شتێک لە تەنچی ئەپسێ تەنها زوڵم نەبیتن زۆر سپاس باوکی محەممەد دەست و ساوت خۆش بێ کاتم پێدای سپاس دەکەم بۆ پەیوەندیەکەت سەرکەوتوبی خواگەدارت کاک سیروان وەرەگرم السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك سيروان جان. سلامتي إمام وفاء محمود جان. والله ما دمت ورث الكلا ويا ما قريب لزنابكم لخدمتها. سلامتي يا أخوة ما وفاء جان من أوتي مستيونديكم سنزاريك وقو بالوكرة بموايا لان تورثي بالرسانة وعقي خوص مقليكم روزا للروزان من تأثير بعيد بترسيت ميد حزب نكردوا في مواقعاتك من يوم في البرنامج الزنابط لمساودة قرر كأنما جزء منك لقوتاختك من ما في خوص موقوها والله يوم كردستانا هتقلي قازم دي قبل بيكم لحكومة هذا هربر فرسيدي لمو أهريني كردستانا كاك سيروان بله ما مساجان بطبيعتي خوم ڕەنگە ئێستا شتێکت پێ بڵم باوەڕ دەکەی لەسەر ئەم زەویە هیچ کەسێک بە دوژمنی خۆم نازانم ئەو بۆ معلومات ئەی سەیرەکەم کاتێکاڵێم سیروان محەممەد هاوارێ بێ ئەڵە فێڵی کایە ناوی کەس مێنە دا من بۆ هەنێ کەس دەڵێ مامۆستا عەلی باپیر بە ساڵ و باڵیایە وەڵڵاهی سەیرکە دەموتاوە گۆڕێ بە شێوەیە تو با خزمەتت کەم چاوە ڕاستەکەم بەڵێ بەڵێ یەکام یعنی تۆ لە قسەکەی من نیگەران مەبە مامۆستا عەلی باپیر پیاوێکە شایانی ئەوەیە پیا وەسفی باتەوە لەسەر شاشە جەنابەت کە باسی کۆمەڵی خەڵک ئەەکەی ئەو خەڵکەی کە دوای تۆ تەلەفۆن ئەەکەن یان سەیری بەرنامەکەی من ئەەکەن ئەو خەڵکەن لەو خەڵکەی کە تۆ باسییانەکەی نیگەرانن منیش ڕوبەڕووی بە پرسیارەتیە بمەوە با خزمەتت کەم با خزمەت کەم ڕوبەڕووی بە پرسیارەتیە بمەوە ئەڵێن ئێمە تەواوی ئەو نەهامەتیەی کە لەم کوردستانە ڕووەدا لە چاوی ئەو خەڵکەیە زانین کە کاک سیروان بە شان و باڵیانە هەڵەدا اینجا من ڕێزی تایبەتیم بۆ جەنابەت هەیە و بۆ سەرکردەکانی جەنابەت هەیە ئێمە نیگەرانی هیچ کەسێک نین و ڕقیشمان لە هیچ کەسێک نابێتەوە ئێمە ڕقمان لە پرۆسەیەکە لە سیاسەتێکە لە برسیکردنی خەڵکە لەوەیە کە منیش و تۆیش داوای مافی خۆمانەکەین لەو خەڵکەی کە تۆ پێت وایە فریادڕەسی ئەم وڵاتن اینجا ئەگەر ئێستاژ ناوی خەڵکێک ئەهێنی سوپاس من با بەخۆشی خۆحافیزی لێ بکەین مامۆستاگیان من ئەگەر بە ساڵوباڵی کەفایەتەکانی حزبەکەی خۆمان کە پارتیە بێنم جاقەی تێکە خوارێوانە سانازیەکەم یعنی میلەتی کورد سانازیەکە بۆ سەرکردانی منەوە کە هەر لە بارزانی نەمرەوە تا ئەگاتە ئیسا سەرکردایەتی کوردەکە بەڵام بەرەحاڵ منەمەوێ لەسەر تەوەری نەو قسە بکەم داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکەم دوو بە فریای ئەو شار و شارۆچکانە لە تەواوە و لە هەڵەبجە و لە هەورامان و لە سلێمانی و یعنی پێنجەن و تەناکەس احتیاجە بە قەترێ نەوت بۆیە من داواکەم لە حکومەتی هەرێمی کوردستان
زانایە و خەڵکە هەزار و فەقیرەوە بێ ڕایەوەی کەمەوەتەنیە بەڵام پێویستەکان نەوت دابەست بکرێ لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ جەناسان و بۆ کەناڵە بەڕێزەکەتان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک سیروانجان. ئادوو داوای باش لە حکوومەت بکە بڵە کارەبا باشکەن نەوت دابشکەن جادە قیرتاوکەن دوو ئیدارەیی مەهێڵن ئاوڕێک لە پێشمەرگە بدەنەوە لە ماڵە شەهید بدەنەوە ئەرزەدا بشکەن بەسەر فەرمانبەرانە موچەکانیان بدەنەوە ئەوانەی کە بۆتان پاشەکەوت کردوون ئەم قسانە بکە ئەمانە سوودی هەیە بۆ خەڵک. چاوەڕاستەکەم باوکی ئەحمەد وەرەگرم لە شاری هەولێرەوە. السلام عليكم مامۆستا. عەلەیکە السەلام وەڕەحمەتوڵڵا الله باوکی ئەحمەد. کاک محەممەد کوی باشی؟ سەلامەتی قوربان سوپاسە دەکەم مەمنونم. سلامەتی یا ڕەبی تەوەرەکەمان کراوە ئینشاءالله. فەرموو. وڵای کاک محەممەد توژنیارێکمان هەیە ئەگەر باشە ئێوە بۆ هەندێک مەدحی حکومەت ناکەن. یعنی هەندێک مەدحی حکومەت بکەم بەشکەم حکومەت باش دەبی ئێوە هەر زەمی حکومەت دەکەن زەمی حکومەت دەکەمە لەگەڵی جاری یعنی گازاندەمان زۆرە کاک محەممەد. گازاندەمان زۆرە یعنی هەر برێن حکومەت خراپە خوراپە پیتەچی ئەنگۆش لایەنگری حکومەتی بکەم بەشکەم حکومەت پیتەک ڕۆم بۆ عالەمەی دەکە و یعنی پیتەک وەزیە و عالەمی باش دەکە و پیتەک یعنی ئەمە تەکاستەک تاکیدین باش ناکە بەس بەشکەم شرۆستایەکی یعنی باوەڕکە یعنی عالەم وضعی زۆر ناخۆشە یعنی من نارێن بڕواتە هەزار مەدحیش بەس جارێکەوە مەدحەشی بکەمرێن کاکە حکومەتیشی وای باشی کردەوە ئەو برا بەڕێزەی لە سلێمانی تەلەفۆنی کرد ئەوانە یعنی ڕخنەی قبول ناکەن بە هیچ نەوعەچی. ڕخنە قبول ناکەن. ڕخنە قبول ناکەن. بەڵێ باش. دەست خۆش بێ سوپاسە دەکەم مەمنونم باوکی ئەحمەد. سپاس بۆ پەیوەندیەکەشت. کاک نەجاد ئەحمەد لە کۆمنتان نووسیوێتی لە هەموو دنیا مانگ 30 ڕۆژە لە هەرێم دیار نییە مانگ چەند ڕۆژە. شڤان ئەحمەدیش نووسیوێتی من گلەیم لە خەڵک هەیە اینجا حکوومەت ئەو خەڵکە ئەوانیان گەیاند بەم ڕۆژە بۆیە شایانی ئەوەن بەسەریان دێت. کاک شاخەوان سالمیش نووسیوێتی بەخوا هەمووی ئاسنی سار دەکوتین. کاکەیوان وەرەگرم لە بازیانەوە. باشی بەڕێزم. تۆ چۆنی کاکەیوان جان؟ بەساکەی جوابم وڵای بەڕێزم ڕەخنە و ڕەخنەیەکی زۆر ڕۆ قەناعەت هەبێت نەکارەبان نەعەوەری هیچمان نییە شەوام لەگەر لۆکردانیە لەسن ئەو ماشاوارە بکالۆی سستی ڕای. بەڵێ. ئیتر داواتکردم لە تۆ باسی یەک شتم بۆ بکە کاکەیوان تۆ لە بازیانی وایە؟ بەڵێ. ئەو هەموو کارگانەی لە دەور و پشتانن کارگە و مەعمەل و ماڵە نایلۆنیەکانی میوە خۆزەواتوانە بەڕێزم بڕۆ قەناعەت هەبێ من خۆم یەکێکم لە کوشتەی دەستی ئاو کارگانی کە ئەلێرە خەڵکی تۆزێ باسی ئەومان بۆ بکە تۆزێک باسی ئەومان بۆ بکە ئەوان سەیری براتکە ئەوان چی خێروبێرێکیان بۆ ئێوە هەیە وەکو بازیانەکان تەنها سەرستانێک چۆن بڵێ ڤایرۆسیان کردو ناوێکی تر. بڵێ بڵێ کاکەیوان جان بەردەوام بە بەردەوام. جارژەیەکی شۆخۆکی ناوچەکەی شۆیە سوودمەندی یعنی کاتە لە بەفڕ دەرەیشەکە. بەڵێ بەڵێ یعنی ئەو کارگانەی کە لەوێن بۆ نمونە توانیویانە مەسەلەن کارەبای بەردەوامتان بۆ دابین بکەن نەوتان بەسەرا دابەش بکەن چکە ئەوان حسابکە خێروبێری ئەو ئەرزەی ئێوەیە ئەیخۆن. ئەوان هەمووی مافیەمێ چەندە داوامان کردووە ناڕەزایەتیمان دەربڕیوە مەزارەمان کردووە هیچ کەمان لە ناگرن هیچ استیخاڵیش نین بەڵام کە شوان لەبەر لۆکس دانیشن ئەو ماشەوارە بووینە. بەڵێ دەست و چاوت خۆش بێ سوپاسە دەکەم کاکەیوان جان ئەچمە لای کاک عومەر لە بەکرەجەوە. مامۆستا مەحموود چۆنی؟ سەر هەردوو چاوم کاک عومەر جان. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. والله أميل باري أم بيوري وقتكم. بيوري أو. كاوي كراوية. بيوري أو. بلى. باش. والله ولا بيوري أو كودانا وكدانا وزاوى فيهم صو نظام فيها صوت وصوت يتواني أمر راسنا أمر قبوريك قيناك أتون خاص أشي كذا بيوريكو. قاسم جبت له قاسم ورقة قصار اللي صرح بك
بەڵێ قەیناکە هەر بە هەواشی هەر وەرەگرێ ئەمە ڕازوێت یاریگا 7-8 بۆی تەوانی ئەخر کەی بە حەیەتی 7-8 بووە لە ئاوا بەڵێ وڵی کە من نازانم ئەوەتە ئەساڵن لایە بەنوو باسییان کردوچیان بەبیان و دەست دەکەین بە ڕێکردنەوەی پێوەرەکان بەڵێ دەستی خۆش بێ کاوەمەرجان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت وای لە بەڵازت کاکاوە سلێمانی نووسیوەتی سڵاوی خۆی گەورەتان لێبێ سڵاوی خوا لە جەنابی شت بێ سپاسە دەکەین شان سلێمانی نووسیوەتی باشە من ئەڵێم حکوومەت باشە کارەبا ئەدا نەوت ئەدا بزانین باش ئەبێ واتە مەدحی حکوومەت ئەکا بەڵام بە شێوازێکی تەنز ئامێز بەندەی خوا نووسیوەتی هەموو خەتای خەڵکە خەڵک خۆی خراپە بۆیەوە زەحمان وا خراپە و دوورین لە خوا دایکی دانیال نووسیوێتی زۆر وترا بەڕاستی و حکوومەتە هیچ ناچێت بەگوێیان خەڵک لەو پەڕی بێزاری و بێکاریدایە باسی چی بکەین دڵمان پێی خۆش بێت بەڕاستی وایە ئاسنی ساد ئەکوتین تکایە بیخوێنەوە ئەوە خوێنمانەوە لە خزمەتین کاک سەردار لە هەڵەبجەی شەهیدەوە بەڵێ کاک سەردار گیان السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. محمود جان باش اشتر. لخدمتام كاك سردار جان سپاس بۆ خوا زۆر باشم. الله تعالى سردار ئەمەوێ بابەتێک لەسەر هەبوونی مەرجەعیەتێکی ئیسلامی. مەرجەعیەتی ئیسلامی باشە. بەڵێ مەرجەعیەتی ئیسلامی بۆ خەڵکاوە بۆ هەموو کەسێک هەموو فکرێک مەرجەعیەتێکی هەیە بۆ ئێمەمانان ئەو مەرجەعیەتەمان تا لە دەوری کۆبووینەوە قەرارەکان بتوانین زڵمەتانی خۆمان ئالەوە حەقیقمان بۆ گیرێتەوە. کاک سەردار گیان بەڵێ من پێم باشە خاڵە ئەرێنەکانی بوونی مەرجەعیەتەکەم بۆ باز بکەی ئەگەر ئازێد نییە یعنی ئەگەر هەبێت بۆچی باشە ئێستا لەوەی کە نییە جەنابەت ئەڵەی نوقسانە و پێویستە مەرجەعیەتێک هەبێ ئەگەر بوونی هەبێ بۆ چ شتێک باشە ئەوم بۆ ڕوونکەرەوە من ئەمە پرسیارە لە تۆ یەکەم. ئێستا ئێمە فێر بکەین هەموو سەیری چواردۆری خۆیان پێن هەموو کەسێک هەموو خاوەنی معامەوێکە خاوەن مەذهەبێک خاوەنی کەسایەتێکە لە دەوری بە دەوریا کۆبوونەتەوە ئەو زوڵمەی کە ساواهای ساڵە ئەکرێت ئێمە توانین بەهۆی ئەم چۆن بڵێن ئەم معامەمەوە توانین ئەم زوڵمەی لە سەرشانمانە کەمێ بکرێتەوە ئەوە وازانم شتێکی باشە ئەگەر بەرنامەیەکی لەسەر بکەن نەهاتوان لێرا چەند پاش بکەن بەڵام ئەگەر بکاتە وەکاری نەبوونی مەرجەعیەتمان بۆ مەرجەعیەت دینیمان کەوتاوە. دەستی خۆش بێ کاک سەردار گیان تەوەرێکی جوانە ئینشاءڵڵا هەوڵ دەدەین لە داهاتوە ئیشی لەسەر بکەین سوپاسە دەکەم. کاکامەران نووسیەتی مافیا و کۆمپانیاکان حکوم دەکەن کە لە سەدا 5 لە سەدا 95 میلەت لەگەڵ تەسلیمکردنی نەوتە بە سۆمۆ تەسلیمی ناکەن چونکە ئەوان دزیەکەیان کەم دەبێتەوە و میلەت قازانج دەکات. هیوا حەمەد زەرد نووسیوێتی خەتای خەڵکە چونکە بەیانی بڵێن دەنگدانە هەموو خەڵک دەنگ بەو دەسەڵاتە ئەدات. ئیبراهیم ئیسماعیلیش نووسیوێتی بەداخەوە ئەوەندەی سیر دەکەی بەدیل نییە. خاتوو کەوسەریش سڵاو ڕێزی هەیە سوپاسیەکەین خوا سەلامەتت کا. کاک ئەمیر وەرەگرم لە ناحیە ڕزگاریەوە فەرموو کاک ئەمیر. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. والله ما بتعمل يبدأ كان الله سنة في غلطني. لا خدمتهم. أمين هذا تفكير على تنسيمة زور إمكانات الخراب واقعيا. بلى. إمكانات الخراب يعني رجالكم ما في الناس بقول ده ما غير لك متابعة سنتين في عن زور بي أزوجين زور زمان شكله هو
کاگ ئەمیرجان بەسەر چاو دایمە خەرەوە باو برایانە ژمارە دووەربگرن ژمارە خۆتیان بدێ تەلەفۆنت بۆ دەکەین باشە گیانەکەم گیان زور ناخۆش بەخوای هەتا ئێستا سەلاتەمان لەمارینە بەسەر چاو گیانەکەم ئاخی دەربەیە لە ناڕیکانە ئاخی دەرەزانی بە قورئان بەسەر چاو جا ڕقەمی خۆت جێبێڵە کاک دابان ژمارەکەی لێ وەرگرە سوپاسە دەکەم بۆی تەلەفۆنی بۆ بکەین گیانە بەسەر چاو کاک پۆڵا وەرەگرم لە هەولێرەوە سڵاوی خوا لە تۆ لە هەموو بینەرەکانت سڵاوی خوا لە جەنابێت کاک پۆڵای گیان سەرەتا تێبینێت بۆی بەرنامەکەت پێشکەوتیتر بێ لەو شێوازە کلاسیکیە دەربازی بێ بەڵێ پێشنیان دەکەم تۆ سەرکەوتووی لە پێشکەشکردنی بەرنامەکە بەڵام لە داهاتوو دەکرێت ئەرچی نییە پێچۆشی نییە تۆ دەتوانین لە سەهەشتەوەرێک بابەتێک کە دەبێت ڕاستەوخۆ بە سستێکیش بە تەلەفۆن قسەی لەگەڵ بکەین بۆ نمونە ئەگەر لەگەڵ بواری بۆ دەبوو تەمەرەکەت بەرپرسێک لە وەزارەتی پەروەردە لەسەر تەندروستی بوو بەرپرسێک لە وەزارەتی تەندروستی بە تەلەفۆن دەتوانین ئاوڵاتیانیش پرسیار ئاراستەی چەند زۆر گرنگە لەو شێوازە کلاسیکیە دەربازی دەبێت و ئەرچی مادیش ناکەوێتە سەر کەناڵەکەتان چونکە من دەزانم لە بار و دۆخێکی خراپی دارایی داهێوە بەڵام ئەم بەو شێوەیە باشتر دەبێت پێشکەوتووتر دەبێت زیاتر ئازارەکانی خەڵک دەکاتە بەرپرسەکان هیوادارم بە هەندی وەرگری بەسەر چاو خاڵی دووەمیان ئاماژە بە ئەوبرا بەڕێزەی وازانم کات سەرداد و لە هەڵوەزدا بابەتێکی زۆر گرنگی وشان من لە مێژەوە تەنانەت لە کەناڵەکەیەوە نەبوونی مەرجەحی ئاینی لە کوردستان کاک مەحموود زۆر تا ئێستا کاریگەری هەبووە لە سەرکورد بۆ نمونە من ڕێزم هەیە هەندێک وڵاتی قەتەر ئیستیقلالیانی کردووە بەرگێکی عروبی بۆچوونێکی عروبی پێیان داوە بە ناوی فتوادەری کورد قسە دەکەن هەندێکی تر پشتیوانی لە ئۆردوغان دەکەن کە ئەوە دژی ئەو بنەمایانەیە کە خوای گەورە لە زۆربەی ئاەتەکان دژی کەم و زوڵمە بەڵام ئەوانە بە ناڕاستەوخۆ بوونەتە ڕیشتپی کورد کەواتە کوردستان پڕیەتی لە زانان سەرکەوتوو باوەڕدار و ئیمانداری لە خواترت بەڵام ڕۆڵیان نییە ئیجماعێک نییە بۆیە ئێوە حەقی وایە داوا بکەن چەند کۆدەنگیەک لە نێوان زانایانی ئاینی کورد هەبێ بۆی دەستمان بگاتە وڵاتانی مسلمانان بە تایبەتی وڵاتانی عەرەب هیچ شوێکیان نەکردووە لە ناوبردنی کورد دەتی بێدەنگبوونیش تاوانە بۆیە ئێوە دەتوانن ئێوە هەڵگری پەیامێکی پیرۆزن بەڵام بەداخەوە نایەستا زانایان بەڕێزەکان ئاینیان لە سواسیەوە و پاسەی کۆمەڵایەتیدا هێشتۆتەوە نەگەیشتۆتە ئاسێکی نیشتیمانی نەتەوەیی سیاسیەوەی کوردستان دەستێ دەنمان بگا بە داگیرکەران بە دنیا بە زۆر سەرکەوتوو دەبێ ئەگەر ئیجماعێکی عولەمای زانایانی کورد یاخود مەرجەحی ئاینی کوردمان هەبێ نمونەکە لێ زۆرە بەس کاتەکە تۆ دەزانی زۆر جار ڕۆژی دەستن بووە مەرجەحی سونەتە ئێمەی کردووە ڕەمەزان بووە دزیە بە دەرزن بە پێکەوانەش دەزن بووە ودیە بە ڕەمەزان لەژێر کاتگەری مەذهەبەکانی یعنی لە دەرەوەی کوردستان ئێمەیان بەکارهێناوە زۆر نمونە ئێستا لە قەتەر زانای کورد بەکاردێنن دژی کورد ئۆردوغان زانای کورد لە کوردستان بەکاردێنێ بەڵام ئەگەر ئیجماعێکی زانایانمان هەبێ دڵنیابن ناتوانن لە سواسیەوە ئاینە پیرۆزەکەی لەسەر بنەمای قورئان و فەرموودا بۆ ئەوەی پارێزگاری لە بەردۆنگە باڵاکانی ملەتە دەمدیدەکەمان بکەین هیوادارم پێشبیارەکەم زۆر سپاس کاک پۆڵایجان دەست خۆش سپاس بۆ پەیوەندیەکەت سەرکەوتوو بی بەسەر چاو بە هەندی وەرەگرین ئینشاءالله کاک هەرێم وەرەگرم لە شاری سلێمانیەوە كاك محمود السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەست خۆشی بەرنامە جوانت لێکم خی گەورە دزای تۆ کارمەندەکانە باتوانێ و دەستان ساغ لێخوا. زۆر سپاس کاک هەرێم گیان لە خزمەتین. خۆشەویستی وەڵا کاک محمود مادەم تەوەریام ڕۆکراوەیە من حەز دەکەم تەوەریەک لەسەرەوەی متمانە
چۆن بتوانین ئێمە متمانەی خۆمان بۆ بەرامبەرەکەمان بسەلمێنین. بەڵێ دا ئەگەر سێری وەضعیەتەی ئێمە بکەین یعنی وای لێ هاتووە هەر لە ناو عایلەکەی خۆیان باوک متمانی بە کوڕەکەی نەما و کوڕ هەیە متمانی بە باوکی نەما بە دایک بە خوشک بە برا متمانە ناوی ئێمە هەڵگیراوە. بەڵێ ئەمە هەر لە عایلەکەی خۆمانە جا هەیە ئەتر وای لێ متمانەتر بە دەسەڵاتدارەکان هەر ناکەین ئەتر کاتێکە هەڵبژاردن نیێت هەرچیە قسێگەکەن لەم سەر بۆ سەر ئێمە ڕێک وای لێکێنەوە هەڕی نەمانە درۆکەن چونکە متمانان بەدەست جیاوە متمانان نییە. بەڵێ بەڵێ یعنی ئەمە ئاسانترە وەک لەوەی کە ئەتوانم بڵێم هەنێک کەس هەیە لە ڕووی ڕزقەوانەیە سبحان الله متمانی بەوە نییە یان متمانی داوازە کە خۆی گەورە دروستی کردووە ڕزقەکەشی بۆ دابین کردووە و بۆشی دیاری کردووە کامەسەنێ کە بەڵام ئینسان ئەوێ لە ڕووی حرامەوانەیە زیایکا بۆ خۆی بەلای خۆی وازانە زیاکە یان ئینسان هەیە متمانەی بە خۆی گەورەش نییە کە دروستی کردووە. بەڵێ من داواکەم یعنی هەمومان یعنی هەنگاو بۆ بنین کەوا متمانە لە ناو خۆمانە دروستکەینەوانێ لە ناو عایلەکانە دووبارە وەکو دەرس بێڵێنەوانێ باوەک بە ناوەکانی بڵێتوانێ دەسوچاو خۆش بێ. زۆر سپاس کاک هەرێمجان سپاس بۆ پەیوەندیەکەشت. لەو کۆمنتانەی کە هاتووە کاگالان نووسیوێتی هەتا میلەت بێدەنگ بێت و هەتا ڕازی بین بە پاشماوەی حیزبەکان لەم ژیانە خراپتریان بەسەردێنن کەسانێک هەن نە ئاو نەنان هەیە لە ماڵیان کەچی سوێن بەسەری سەرکردەکان دەخۆن. سیروان پێنجوێنی نووسیوێتی تەوەرەکان زۆر و زەوەندن باز لە هەر کامیان بکەین وێرانەیە ئەو سەری نادیارە. کاک سلێمان فەقێ سوپاس دەکەین نووسیوێتی کەناڵی هەژاران بوێری هەر بژیت. سپاس بۆ کاک محەممەد جەلال بۆ کۆمنتەکەی. کاک ئەکرەم نووسیوێتی چی بنووسین قسە چییە هەتا ئیسلامیەکان ئاوە بێ هەڵوێست بن ئەوانش حساب بۆ خەڵک ناکەن. هیچ هێزێک لە کوردستان کاک ئەکرەمجان هیچ هێزێک بەقەدەر ئیسلامیەکان بە هەڵوێست و بە مۆقیف نییە گیانەکەم. یعنی ئینساف زۆر زۆر باشە. ئەوە لەبەر چاو بگرین کە لەوەتەی هەن ئیسلامیەکان بە گشتی باسەکەم ناوی هیچ لایەنێکیان بە تایبەتی ناهێنم زۆرترین زەرەریان بەرکەوتووە لەم هەرێمی کوردستانە لە گرتنی ئەندامانیان لە ئەشکەنجەدانی کادیرەکانیان لە ناردنەوەیان لە پەرلەمانەوە بۆ ماڵەوە لە داخستنی پەرلەمان ڕوبەڕوویان و لە بێبەشکردنی خێروبێری ئەم وڵاتە بۆیە ئەگەر ئەم دەسەڵاتە لە دەستی ئیسلامیەکان بواە ئێستا زۆر شتیتر گۆڕابوو زۆر شتیتر هاتبوو ئاراوە ڕەنگە هەر بە خەیاڵیشمانە نەهاتەیە. کاک هەنگا وەرەگرم لە چۆمانەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. سلام ڕێزم بۆ جەناب و هەموو کارمەندان و بینەران. زۆر سپاس گیانەکەم دەست خۆش کاک هەنگاوجان. دەڵێم کورد حتا بەش بەشێ بەشێک لە پێناو مانەوەی خۆی لە پێناو دەستکەوتی شەخسی و خێڵایەتی و بنەماڵایەتی و ئیزدایەتی خۆی پشت ببەستی بە دەوڵەتە داگیرکەرەکان وەقتی کورد هەر خراپ دەبی بەرەو باشی ناڕوات. بەڵێ ڕاکێشانی پای داگیرکەران بۆ ناوقاتی هەرێم دەستی کوردە وا دەکات. ئەگەر هەر وڵاتێکی تر موشەتێک یا فڕۆکێک هەر وڵاتێک بۆ خاچی وڵاتێکی تر بکی ئایا ئەم وڵاتە قبول دەکا؟ نەخێر بێگومان قبول ناکا. ڕەنگە ڕەت فەعلی بداتەوە بیداتەوە بەر موشەک و فڕۆکە. بەڵام هەرێمی کوردستان بەهۆی بوونی عیزبایەتی و نەبوونی کوردایەتی وێران بووە. ئەمە تەوەرە چتر ئەڵێم ئەو خەڵکانەی کە لە کاتی هەڵبژاردنەکان تەوەک لە پەڕۆکی ئەداڵا فیتەفیت و
دیردەدید و تەقەتەق و هەتا درەنگانی شەو لە سەردا دەکە ئەندازیەکانیاندا بانگەشتیان بۆ دەکرد تەزویریان بۆ دەکرد دەچوو ئەو لەو دەستگایەی بووەوی تر لەو شوێنەی بوو دەچوو دەگەڕا دەنگ بەدەست وەرە خوشکم وەرە برام وەرە فڵاوەکەتم وەرە فڵاحم بدە بەوەی دەربدە بەوەی وەزعچار دەبی وا دەبی لەبەر چی لەبەر ئەو شەخصا لە شوێنەکەی خۆی ورجیان کردبوو تیا دەخل زۆرکە دەست زیادکە هەتا ئەو جۆرە خەڵکە چاک نەبیرن وەقی کوردستان چانابی ئێستا هاوار پێکەوتووە لە سەقەیران ئەڵێن مردین لە برستان بەڵام دوو ڕۆژی تر کە هەڵبژاردن بێت هەمان دەستنەوە سەڕێسکەی هەڵەکانیان ئەوەی کە ئێستا دەبینی لەبیر دەکات ئەم جۆرە خەڵکی کۆیلا خەڵکی شەقوەشێن خەڵکی چەکوەشێن هەتا نەگەڕێتەوە ڕێگەی ڕاست ڕێگەی خۆ و پێغەمبەر ڕاست و پاکایەتی لایەنی ڕاست و پاکایەتی نەگرێت هەموو وەقعەت چاک نابێت. دەست خۆش زۆر سوپاس کاک هەنگاوجان سوپاس بۆ ئەو شە جوانانە دەست و چاوت خۆش بێ. کاک عەبدوڵڵا وەرەگرم لە حاجیاواوە. بەڵێ سڵاوی خواتان لەبێت. سڵاوی خوا لە جەنابەت کاک عەبدوڵڵا گیان. زۆر سپاس ڕێستێ بەڕێزم یەکەم جایشمە پەیوەندی بکەم بەڵام لە سەرەتای بەرنامەکەدا ئاگادار نەبووم پێم وایە تۆڕێکتان کراوەیە. لە خزمەتین بەڵێ. ڕێستێ خۆشحاڵیشین کە یەکەم جارە پەیوەندیەکەین. حکومەت دەکەین لە کاتێکدا ئێمە بۆ خۆمان پێکهێنەری ئەو حکومەت و ئەو دەسەڵاتەیەین لە ئێستادا کە بمانەوێت ئەو حکومەتە بە جۆرێک لە جۆرەکان متمانەی لێوە بگرینەوە یاخود سزای بدەین ئێمە ناتوانین لەبەرەوەی ناتوانین کە زۆرینەی هەر زۆرمان لە ماڵەوە شەو ناڕازیشە و لە هەما کاتیشدا دەنگەکەی هەر دەنگی ئەو زاڵمانەیە ئێمە جارێکیانە لە کەناڵەکەی ئێوە گوێبیستی مامۆستایەکی خۆشەویست بووم کە کوتی خوای گەورە هەر میلەتێک کە سزا دەدا سەرەتا ئەو میلەتە بەسەرکردە خراپەکانی سزا دەدا کەواتە میلەتێکی سەرەهۆین ئێمە بۆیە پێویستە بەڕای من بگەڕێینەوە لە هەموو شتێکی خۆماندا وەکو هاوڵاتیەت بگەڕێەوە بزانی ئایا تۆ هەڵەت چیە هەڵێ من بۆ نموناوەیە کە دەنگم لەگەڵ دەنگی کەسێکی زاڵمە دەنگم لەگەڵ دەنگی کەسێکی گوزە دیفاعی لێ دەکەم بۆیە داواکارم لە ڕێگای بەرنامەکەشتانەوە برایانی ئاسایش و پۆلیس زیاد لە حد تەداخلی خۆپیشاندانەکان نەکەن بە زۆر لە جۆرەکان دەنگێکی ناڕازی ناوخۆیاندا کۆ بکەنەوە بۆ ئەوەی بتوانین بە هەموو لایەک گۆڕانکاریەکیدا بکەین ئەژینا حتا ئێمە حاڵمان هەر ئەو حاڵە دەبێت. باش دەست و چاوت خۆش بێ کاک عەبدوڵڵا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەشت موفەق بێ ئینشاءڵڵا. کاک ئامانج وەرەگرم لە سلێمانی. هەلۆم کاتتان باش؟ هەموو کاتت باش کاک ئامانجیە. زۆر ڕێز و سڵاو بێ بۆ کەناڵە جوانەکەتان. سپاس دەکەین ڕێزداری. خۆشی لە بەڕێزیشتەکەم بۆتەوە لە جوانەکە و عەزیزی ئێمەی. زۆر سپاس دەکەم وەڵای من وەکو ڕای خۆم وانێ قسەیە بیکەم ئەمەیە بزانم بۆچی وەزیەکە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان کازان حاڵەکە وایە وەڵاتەکە وایە بۆچی هێزێکی چەگار دروست ناکەن کازان تاکە چارەسەر هێزی چەگارە لە مۆزعایە هۆکاری چییە کە دروستی ناکەن یان دوو بۆچی ئەندام پەرلەمانێکی نەوەی نییە لەناو پەرلەمانە بۆ تەزەڵدڕینێک بۆ پارتی 100 ملیۆن دۆلار و دوو مۆنیکار و تۆ بەزەڵەوە پارتی باشە یعنی تێ ناگەم ئەم وڵاتە بەچی چاگە بێت یعنی هیچ شتێک چاکبوونی نییە ئیلا بەهێزی چەک نەبێت چکامانە دیکتاتۆرن ئەمانە دیموکراز نین لەم وڵاتە نە پەرلەمانێ نە ئەندام پەرلەمان هەیە باشە جاکامەیان خۆیان زۆر بە کەسێکی کورتبەزۆر دانن دابێن لەسەر تەلەڤیزیۆن سەڵاح بن بڕۆن ئەمریکا ئەومان لێ ناکەن خەڵک برسیگەی ئەو کاتە میش باڕیان پێکەم وەسمێزەکانیان ئەوەبم بە یەکەم کەس پێشە ڕاستیان بێت یعنی تۆ ئەڵەی بەهێزی چەکداری نەبێ ئەمانە ناڕۆن نەخێر قوربانجان نەخێر ئەو تۆ هەموو گەمجە خنکاوە لە ئاوی یۆنانە ڕۆژی وایە 20 نەفەرە خنچێ ئەرەکاکێکیشیان هاتە سەر تەلەڤیزیۆن بڵێ ئەرەکاکە بۆ خاتی خۆزان لە جوانەکان مەڕێیان ئەو قسەیەکی تێ ناچێ بۆوان کاک ئامانج بەڵێ گەنجی ئەمڕۆ ئاوا سەری قسۆتە سەر مۆبایلەکە خەریکی پۆبجی و خەریکی کۆمەڵەشتە بە تەسەووری تۆ ئەوە نەتیجایە ناچارە بیکە ئاخر ناچاری بیکە زانی بۆچی پێڵم بۆچی دەبەرێت کە لەم کوردستانەیە هیچ شتێک فەقەرە نییە بۆ گەنج وە فەرم و کاکەوتە
لەگەڵ ڕێزمە حاشا حەزی ناڵم ئافرەتێک ئەوە تا ڕەفاری نەوتی ئێمە ڕۆژانە شەفحەتا دەسەر پێیاگەر لە مەسئولەکانەوە یعنی گەم چی بکە گەم چی بکە تۆ کارگەیەکە نیە لە وڵاتە تۆ ئیشێکە نییە تۆ وڵاتێکی تا بڵێ لە دواوەی تۆ بە عەرزەکەشت نەوتی لە هەڵقوڵەیە کە تۆ نانێکە نەبووی خۆی بەچی ئەژی کە تۆ گەنج نەبووی خێتە سەر ئیشە بەچی بژی کە تۆ گەنجێک هاتووە لێوە بەسە گەنجێکی داماوە خۆزیا کە هیچ شتێکی نەکردووە لەم دنیاە گەنجێک سێ تەلەڤیزیۆنەکە کارەبای دێپوشێتەوە گەنجێکێتەوە لە دەوام سەوکەن خۆی نیاوی گەرم نییە خۆی سووا یعنی لە وڵاتە چاوەڕێی چی ئەکرێت لە بەڕاستی تاکە هیچ چارەسەر بۆ وڵاتە بەزیێزی چەکە شتامانە دیکتاتۆرن یعنی شتێکەوانە هەمی وەهمیە ئەم شتانەمە ئەندام فەرلەمانە و ئەمە فەرلەمانە و با پێ بڵم کامیان زۆر زۆرخۆیان بەشەری دارن ئەگەر پاسی نەیکردی بە $100 ئەڵبەتە من ئەم قسەیەکم بە درۆ نەکردی دەست خۆش بێ لە جەنابەت کاک ئامادجیان سپاس بۆ جەنابی شت سپاس بۆ پەیوەندیەکەت سەرکەوتوبی باوکی شایستە وەرەگرم لە چەمچەماڵەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. الله سلامتك باوکی شایستە جەنابەت باشی؟ ئەجمعین یا ربی. كان ربي جنابك كراوي ديال أمجتاني وكراوي كريزاتي. والله تينا جيشتم. تورقي جنابك مشتاق كراوي أمجتاني وكراوي كأكسرتينو. بله فرمو لخدمتك فرمو. والله دابتي كمان هذا المشروع سلوك مراسي جيبكي داخل ولاتي كي كردستان كرسطة نهوت ونقل ومسلمان زانير كمن بنينا عندنا فيرك وراسي بو من عيش جلوبرك وهم آفة الكردان وتقود كردو كردان بميمون وغلق خبسيري كات براسي كشدي يعني براسي كمال كنال كان كنالي مرتكا منشورة لا هو قلب أشكال حصان براسي بلاو كنو أي جرشتانه برنامج أخلاقه معكم الله تكان دوم شو برادران كجليلة لأن إشتى المكان كان وراسي مخوان من بداية رصيد الجميع عراقة ولا لهم بغزقار كذن بردوام سلسلق مبراو كسهرة لأن إشتى المكان هنا دائما كنتني خلدني يعني يجي التجربة فيش كثير ما بيت تزوير إيش كاتي خلدني فينا هذا إذا بوخل جليلة إشتى المكان كاكي تولد أنك تودم دي خلق بودا ما كشتا أي براسي يجور خلقي كباسك الله إشتى المكان شكاكي ساكا بقدر كان فلان صدقات شجاتي إيش عن تردوا يطيب دقي جناتي نرجناكي بونو أزاني كأم كسا دسباكا دوفاكا من الله كانت اللي يقول قرآن خلوا بالك كتيجا دمدانتي دمدانتي ألماني بدين قوكاني سوسين كتشو صار كيدا أتشوسين ومعاش تبرنو جيان تبرنو دين تبرنو يعني براسي أما لا كيدي كيش براسي حتى في غلقي أوابي هلوية الزين أو أمادي بيسيم عن جارك ما أزرق بكون أجيب غاسيل وروا ملاكانش أتا أوادي يدن من ديار هني لملاكان ملايداش معناه بيه بالتأكيد بيه وما تمشي ويأمينه ترى دەست خۆش بێ خۆ خدای خۆش بێ زۆر سپاس برایجان خوا ئاگادارت بێ سپاس بۆ پەیوەندەکەت کۆتا پەیوەندی حاجی جاسم وەرەگرم لە شاری هەولێرەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك حاجي. سامي باشي. سپاس دەکەم جەنابەت باشی؟ محمود لە خزمەتت. نعمت ليكم. سپاس دەکەم ڕێزداری کاک حاجی گیان لە خزمەتی. خزمەت لەمنەوە. والله بالنسبة إيش وكار وكاسبي أو هم جنب دهون أو هم جنب دوران لا هذه إذا دخل شيء لا بيت إيش ولا بيت أوي يعني عقبات قاعدة ويا فتاني قوم عن إيشام وقدوسي توا أو جا مثلا تركي هنا إيراني دي إيش دخل سوري ديتن أو أبو دي كي مش فاركي مش تبع تدري بلى يعني كان السنة شينية أو إستخدام هو يعني باري أبوري خلافة وفارني وراتبني معاشني أصلا هذه كاسب كاربي إيشا يعني راتبني مو سينية هذه تدري بإيشيشا أو جا يعني باركي ما مثلا برامبر دولاري وإستوفر والدولاري شو برز تبيتوها باركي خوش ما بقيمتي نامية اینجا ایرانی دیتن سوری دینی یعنی استقل دولتان اگر یک بیتن اگر کفالش به قوتی نبینیه لبوی ایش بکاتد حتی دولت نبی ایش بکات بله بله بس خوشی برنامه خونده بو لخدمتین کاک حاجی سپاس بۆ پەیوەندەکەت عاقبەت خێر بی دەست و چاوت خۆش بێ بینەرانی بەڕێز و خۆشەویست وەکو معلومە کە ئەم بەرنامەیە ڕۆژانی یەکشەمە و چوارشەمە دێتە خزمەتان کاتژمێر 7 ئێوارە هەر جارە و بەتەوەرێک بە بابەتێکی جیاواز
کە پەیوەستە و پەیوەندی بە گوزەرانی خەڵکەوە هەیە دێتە خزمەتان جاو بابەتانە سیاسی بن کۆمەڵایەتی بن ئابووری بن بابەتی ڕۆژ بن فەرق ناکە گرنگ ئەوەی ئێمە بتوانین لەم سەکۆ ئازادەوە ئەو پەیامانەی کە پێویستە بگەێنرێ لە ڕێگەی ئێوەوە بدرێ بەگوێی بەرپرسان و مەسئولین و کاربەدەستانی ئەم وڵات و ئەم شار و ئەم پارێزگانەی هەرێمی کوردستان. اینجا کەم تەرخەم مەبن و درێخی مەکەن بەردەوام متابعی بەرنامەکەمان بکەن تا بتوانین لەم ڕێگەیەوە خزمەتێک بەوەی عزیز و خۆشەویست بکەین تا ئەڵلقەیەکی تری ئەم بەرنامەیەش سواز بۆ هاوکارانم سواز بۆ ئێوە کە بینەرمان بوون بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. السلام علیکم و ڕەحمەت الله وبەرکاتوه.